سڵاو بەڕێزان گرنگترین مانشێت و هەواڵی ئەمڕۆی میدیاکانی جیهانتان بۆ دەخەمەڕوو لە ماڵپەڕی بلومبێرگ دەست پێ دەکەین کە تێیدا بڵاوکراوەتەوە. وەزارەتی بەرگری ئەمریکا داوای لە تورکیا و هێزە کوردەکانی سووریا کرد شەڕ و پێکدەدانەکانی نێوانیان لە خاکی سووریا ڕابگرن چونکە توندوتیژیەکانی نێوانیان کاریگەری دەبێت لەسەر شەڕی داعش. پێنتاگۆن لە بەیاننامەیەکدا ڕایگەیاندووە ئێمە نیگەرانین لەو دۆخەی لە باکووری شاری حەلەب دروست بووە و لە هەوڵداین بۆ هێورکردنەوەی ناکۆکی نێوان لایەنەکان. لە بەیاننامەکەدا هاتووە داوامان لە یەپەگە کردووە کە کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەی نوێ بەکارنەهێنن بۆ سوودوەرگرتن لە دۆخە ئاڵۆزەکە. هەروەها زانیاریمان هەبووە کە تورکیا تۆپبارانی لەسەر سنوورەکانی تورکیا ئەنجامداوە و داواشمان لێ کردوون کە کۆتایی بە هێرشەکانیان بهێنن. دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان بۆ سەرۆکایەتی ئەمریکا لە مشتومڕێکی توندا لەگەڵ جێب بۆش کاندیدی کۆماریەکان جۆرج دەبلیو بوشی برایی تۆمەتبار کرد بەوەی کە درۆی کردووە لەبارەی هەبوونی چەکی کۆمەڵکوژ لە عێراق بۆ هەڵخەڵەتاندنی ئەمریکیەکان تا بستنە جەنگی عێراقەوە. ترامپ ڕایگەیاند شتێکی زۆر ڕوونە کە جەنگی عێراق هەڵەیەکی زۆر گەورە و قەبە بوو. ترامپ ڕاشیگەیاند بوش و بەرپرسانی ئەو کاتی ئەمریکا درۆیان کرد و دەیانزانی کە چەکی کۆمەڵکوژ لە عێراق بوونی نەبووە. لا حورێت دەیلی نووزی تورکیش بڵاوکراوەتەوە مەولود چاوشۆغلۆ وەزیری دەرەوەی تورکیا ڕایگەیاند ماوەیەکی زۆر دەبێت تورکیا و سعودیا داوای ڕەوانەکردنی هێزی زەمینیان کردووە بۆ جەنگ لە سووریا بەڵام تا ئێستا بڕیار لەو بارەیەوە نەدراوە. چاوشۆغلۆ ڕایگەیاند بڕیاری کۆتایی لەو بارەیەوە نەدراوە. استراتیژێکی دیاریکراویش سەبارەت بەم بابەتە نییە. لە ماڵپەڕی گاردیانی بەریتانی بڵاوکراوەتەوە ئەحمەد داودۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا جەختی کردەوەلەوەی تورکیا هێزەکانی یەپەگەیان لە باکووری سووریا بە ئامانج گرتووە. داواشی کرد لەوەی کە هێزەکانیان لەو ناوچانە بکشێنەوە کە لەم دوایانەدا کۆنتڕۆڵی کردوون. داودۆغڵۆ ڕایگەیاند وەڵاممان دەبێت بۆ هەر هەنگاوێکی یەپەگە و پێویستە بە زووی لە عەزاز و ناوچەکانی دەوروبەری بکشێنەوە و نابێت دووبارە یەپەگە بچێتەوە ئەو ناوچانە. لە ماڵپەڕی دۆچە ڤێلەش بڵاوکراوەتەوە دوو پیاوی ئاینی دوای 1000 ساڵ دابڕان یەکتریان بینی. پاپای ڕۆم فرانسیسکۆس و پاتریکی ئەرتۆدۆکسەکانی رووسیا کیریلی یەکەم لە کوبا چاویان بە یەکتر کەوت. لە گەرمێ و جەنگ و ئاشوبەی جیهانیان تەنیوە هەردوو پیاوی ئاینی کە سەرۆکی دوو کەنیسەی جیان دەیانەوێت مەسیحیەکانی جیهانیەک بخەن و داوای کۆتایی هێنان بە شەڕی سووریا دەکەن. ئەم دیداریان لە هاڤانای پایتەختی کوبا بە مێژووی لە قەڵەم دەدرێت چونکە نوێنەرانی کەنیسەی هەردوو مەزهەبە ئاینیەکە واتە کاسۆلۆکی و ئەرتۆدۆکسی بۆ 1000 ساڵ دەچێت کە پێکەوە کۆنە بوونەتەوە. لە ساڵی 1954ەوە جیابوونەوە کەوتە نێوان مەسیحیەکان و ئەم دوو ئاراستەی لێ دروست بووە و لەو کاتەوە کەسیان پێکەوە دانیشتون هەردووکیشیان جەختیان لە گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان کرد و هیوایان خواست ئاشتی و ئاسایش لە جیهاندا بەرقەرار بن. بڕگەی ڕۆژنامانی پێشکەشکردن کاتێکی خۆش.